وەڵە جارێکی دیکە و دوێنێ عەرەبی هاوردا هێرشیان کردە سەر کوردانی دانیشتووی گوندی پەلکانە لە سنووری شارەدەی سەرگەڕان. ئەمە یەکەم جارنی یەکەم هێرشانە دەکرێت ئەگەر پێشووتر عەرەبی هاوردە دەهێنرانە سەر زەوی وزارەکانیان ئەم جارە هێرشیان لێ کردوون لیان داون و برینداریان کردوون. ئەم هەوڵانە بۆچی بەردەوام دووبارە دەبێتەوە؟ هەنگاوەکان چین بۆ ئاساییکردنەوەی بارودۆخی و ناوچانە و ڕێگریەکان لە بەردەم ئەم پرۆسەیەدا چییە؟ زیاتر قسە دەکەم بەڕێز ڕێبوار تاالبانی ڕابشکاری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ناوچە کوردستانیەکان لە هەولێرەوە لەگەڵم دەبێت. بەڕێز ڕێبوار تاالبانی ئەم کاتت باش. جارێکی دیکە بە شێوازێکی جیاوازتر پەلاماری دانیشتوانی کوردی ناوچە کوردستانیەکان دەدرێت بە تایبەتی گوندی پەلکانە. ئەمە چۆن دەبینن بۆچی بەردەوامم هێرشانە دووبارە دەبێتەوە؟ بەداخەوە طبعاً هەڵبەتە ئەمە یەکەم و دووەم و کۆتاییش نابێت، ئەمە دیارە بەردەوامە بێ. ئەمە پرۆسەیە کە درێژەکراوەی پرۆسەی تعریبە کە لە سەرەتای حکوومەتی دامەزانی حکوومەتی عێراق لە ساڵی 20 دەستی پێکردەوە لە 2003 بەداخەوە ئەم نمونە تازانەی کاتونەتە سەر حکم لە عێراق ئەمانیش تەقسیریان نەکردووە، بە تایبەتی بابەتی کەرکووک و ناوچە کوردستانیەکان ینی ڕانەوەستاون ڕۆژێک لە عەزیەتدانی کورد لە کەرکووک و ناوچە کوردستانیەکان بۆی ناسنامی کوردستانیان لێ زەوتکەن و هەژمونی خۆیان بسەپێنە سەر ئەو ناوچانە کە خۆشیانم بەردەوام بە تعریبکردن ناوی ئێنن و شەرمیش ناکەن. طبعاً ئەمە پرۆسەیەکی بەردەوامە. ئەم پرۆسەی ئێمە دڵمان خۆش بوو کە لە 2005 دەستورێک دەرچوو لەگەڵەوەی کە سازشمان لە ناسنامەکەی کرد تا ڕادەیەک لە حەمرینەوە تا بەدرەوجەسان تاگاتە شنگال کەوتمان بابەدەی ناوچەی خۆشمانە، بەڵام قەیناکە مادەی 140 بۆی کە حسنی نییە دڵپاکی خۆمان بەرامبەر ئەم حکوومەتە تازەی عێراقی فیدرالی دوای 2003 وەمان بیکەنە ژێر ڕاپرسیەوە لە مادەی 140 و یەکلایکەنەوە. ئەبوایە کە سیوەکی 12 2007 یەکلا بووێتەوە. وازەح بوو کە عێراق هیچ نیەتێکی نییە و هیچ هەڵوێستێکیشی نەبوو، هیچ ئیرادەیەکیشی نەبوو، بەڵکو بە پێچەوانەوە پرۆسەکەی زیاتر چرتر کردەوە و بە تایبەتی تریش دوای ڕووداوەکانی بەداخەوە 16 ئۆکتۆبر کە فرسەتێکی باشیان بۆ دەستکەوتووە. ئێستاکە ئەو کاتێکە تا ڕادەیەک ینی حزبە کوردستانیەکانی یەکڕیز بوون و یەکدەنگ بوون و یەک ئامانج و یەکەڵوێز بوون. دوای 16 ئۆکتۆبر کە درزێکەوتە ناوماڵی کوردیەوە بە فرسەتیان زانیەوە. ئێستاکەس وەکو عێراق لە 2005 سیادەی لە دەستداوە، لە 2011 شەو بەداخەوە کەوتۆتە ژێر هەژمونێکی ئەقلیمیەوە، یان هیچ دەسەڵاتێکی عێراقی نەماوە. ئێستاکە ئەو جموجۆڵە هەیە وەکۆلەی بۆ هەموو لایەک قازانج و دەستکەوتە بە تەنها بۆ کورد نەبێت لەو منتیقانەکە بەڕاستی ڕۆژانە. باشە بەڕێز ڕێبوار، ئاماژەتان بە هەوڵەکانی بەردەوامی حکوومەتی یاریمی کوردستان و نیازپاکی کردەوە بۆ جێبەجێکردنی ئەو یاسایانەیە کە پێویستە لەو ناوچانە جێبەجێ بکرێن، بەڵام لە پەیامەکەی سەرۆکی حکوومەتیشدا ئاماژی بە لێک نزیک بوونەوەی هەولێر و بەغدا کردووە نیازپاکی حکوومەتەکەی سوودانی بۆ جێبەجێکردنی ئەم بابەتە. بەڵام کێ لە پشت ئەم ڕووداوانەیە کە ئێستا هەوڵی تێکدانی ئەم ئارامیە و ئەم لێک نزیک بوونەوەی دەدەن؟ ئەمە بەردەوام طبعاً هەڵوێستی کورد بۆ نیەتپاکی بۆ دوێنێ کەش سەرۆکی حکوومەت تاکیدی کرد لە سەرۆیەکەی هەڵوێستێکی بەردەوامان ئەمە دەستێکیشە ئەوێت ئەو نزیکبوونەوەی کە ساکە لە بینی حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراقیەت دەستێکی تێکدەر هەیە کە و بارودۆخەی بەدڵ نییە و ئەوێ بکاتە دەستکەوتێک بۆ هەڵبژاردننی ئایندە کە نزیک بۆتەوە هەموو لایەنەکان هەوڵی بۆدەن و دیارە دژایەتی کورد یەکێکە لەو پروپاگەندانەی کە نێرانی کورد لە ئەحزاب سیاسی عێراقیەکان بە هەموو جۆرەکانیەوە بەکاری دێنن بۆی کە دەستکەوتێکی زیاتر و دەنگێکی زیاتر بێنن بەدەر لەوەش کە هەر پرۆژەیەکی وەکو باسم کە استراتیژی لە کۆنەوەی لە دوای دەوڵەتی عێراق کە دامەزراوە ئەیانەیە و ناوچانە ناسنامەی کوردی لێ بستنەوە و ئەمە ئەم دەستە بەردەوامە وەکوتم. ئێستاکەش وەکۆلەی لە زەعیفبوونی وەکۆلی دەسەڵاتی کوردیش لە دوای 16 ئۆکتۆبرەوە بۆ ئەو ناوچانە دیارەوەکۆ فرسەتیان وەرگرتووە، هەمویان پێکەوە هاوکاری یەکترین. بەداخەوە ئەوان لە هەموو شتێکە جیاواز بن، یعنی دەم و چاوە عێراقیەکان سیستەمە سیاسی عێراقیەکەی کە ئەساکە پێی تێپەڕەبێ لەگەڵ ئەوەی کە ڕوخانێکی گەورە ڕوو لە نظامی سیاسی عێراقیەکە، بەڵام یەک هەڵوێستن لەسەر ئەوەی کە کەرکووک و ناوچە کوردستانەکان ناسنامی کوردستانی لێبسەنەوە و عزیەتی بدەن و تا پێیان بکرێت تعریبی بکەن. ئەلەوەیە هیچ گومانێکی تیانێ لە بینی نارەکانی کورد ئەوە کە بەداخەوە ئەوە لای ئێمە بزرە لای هەڵوێستە کوردستانەکان کە ناتوانن بۆ
کاتژمێرێکیش بۆ یەک چرکەیەکیش یەک بگرن و یەک هەڵوێز بن بتوانن ڕەدی نێرەکانیان بدەنەوە. باشە بەڕێز تاالبانی کاتێککە جەنابەت تاماژە بە یەکگرتووی دژمنانی کورد بەرامبەر بە کوردەکەی ئەو بەرپرسیارەتێ چییە کەوێتە سەرشانی لایەنە کوردستانەکان بە تایبەتی لە کەرکووک لەم ئانوسانە تا کە کاتێک کە هێرشەکرێتە سەر خەڵکی گوندنشینی پەلکانە و هەروەها لەلایەکی دیکەشەوە بەرەو هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک دەچین. جارێک کەرکووک و ناوچە کوردستانەکان وازی لێبین دوای 16 ئۆکتۆبەر چووکە بێدەسەڵاتن تا هیچ یەکیان نەماوە. جا ئێمە باس لەوە بکەین کەوانی کە دەسەڵاتیان یەکیان کردووە. مەسەلەن سەرۆکی کۆمارە چێ سوڵحەکە لە بینی سوودانیەکان تۆ نات بۆ ناچی سوڵحەکەی لە بین عەرەبی هاوردە و کوردلی ڕەسەن لەو مەنتیقانە و بگەنە نەتیجەیەک مەسەن وەزیری داد کە خۆی خەڵکی کەرکووکە مەسەن ئیشی بابلین ئەنجومەنی قراراتی مەجلیسی قیادەتی سەورە هەڵوەشاندنەوەی بۆ ئیشی لەسەر ناکە مەسەن ئەنجومەنی نوێنەرانی عێراق کوردەکان لەوێنە ئەو 6 کوردە کەرکووکیە پەرلەمانتارانە کە دەسەڵاتیان نێ لەوێنە کە نوێنەرایەتی کوردەکەن نەچەند بەناو ناتوان بچنە سەر کەیسە ئەساسیەکەی کە ناسنامەی کوردستانێتی کەرکووکی و کوردستانی لەو مەنتیقانە باسی بکەن ئەمانە هەڵوێستیان چییە مەسەن بۆچی ناچن باش ئەو لجنە هاوبەشی کە لە دوای 16 ئۆکتۆبرەوە هەموو ڕۆژێکە لێن ئەوە گەشتین بە نەتیجەوە هەنگاوەکان بەرەو باشاچی سوپاسی یەکلاکەنەوە و مغازلە یەکتریەکەن ئەیکوانێ ئەو بۆشای ئەمنیانە بۆ تاکو میستاکە هەنگاوێک نانا باشە شۆنگرەوەی بابەکر زێباری کە ڕۆکنێکی ئەساسی لە جێشی عێراقی جێگرەوەکەی ئەو کێیەکە بۆ ئەمرێک دەرناکە بۆ ئەو قیادە عسکەریاتانی کە لەو مەنتیقانە هەیە کە دەستێوەردان نەکەن و هاوکاری عەرەبە هاوردەکان نەکەن ئەوان بۆ هەڵوێستیان نیە مەسەلەن یان ئەو وەزیرە چوار وەزیرە لێوان لە جەلسەی ئەنجامی ئەنجومەنی وەزیران دائەنشن ئەوان چی ئەەکەن مەسەلەن یعنی من بەداخەوە بێجگە لەو 55 کوردەی کە بە هەموو ڕۆژێک بە شانوباڵی کوردستانێتی کەرکووک و ناوچە کوردستانەکان هەڵەدەن ئەی هەوان هەڵوێستیان چیە یعنی بەداخەوە دەیەک جا هەڵوێستێکی مقتەدا سەدرانە وەرگرن کە 73 کەس مستەقاڵی دا و لەسەر گەندەڵی ئێوەش یەک هەڵوێستێک سەبارەت بە کەرکووک و ناوچە کوردستانەکە وەرگرن یعنی من بەداخەوە زۆر جا ئەیلێمەوەکو سرودێکی نیشتیمانی لێهاتەوە بەڵام لێ بۆچی قساکەی کە کەس گوێ ناگرێت کە کەس یعنی هەمووی لە جێژنێ و براکانیان لە ئەم شەونەیان توانیەوە بخەون خەڵکی تری جێژنا ناکات یعنی ئەمە ئەسڵ بۆ کوردی ئەسڵەن جێژنانە نکات تا ناوچانەی عزیێتی پێکە تا خەڵکە کە تووشی نەهامەتیە بێ جاما هەمووی کەم تەرخەمیە بەداخەم باسی کەرکووکی ناکەمەوە کەرکووک وازی لێ بێن ئەوان فەقیرانە دوای 16 ئۆکتۆبرەوە هەر هیچ هەڵوێستێکیان نەما هەریز دەسەڵاتێکیان نییە ناتوانن ینی ناتوانن مزارەیەکی دەکەس لە نەفەری دەرکەنە ناو جادە و لافیتێک بەرزەوەکەن کە ئەم ستەمە ڕاگیرکەن هەپیان ناکرێت بێ واز لە کەرکووک بێنین بەڵکو واز بە بچینە سەرەوانی کە ئێستاکە خاوەن دەسەڵاتن سەرۆکی کۆمارە وەزیرەکانە پەرلەمانتارەکانە 6 پەرلەمانتارە کەرکووکیەکەکانەکە ئەمانە بەداخەوە هیچ هەڵوێستێکیان نیە تاکو میستاکە نەمزانیوە چیەکەن لە بەغایە چیەکەن لە بەرویکە ئێوە چوونە بۆ تاکۆکیکی لە مافی کورد لە مافی ناوچە کوردستانەکان ئەیکوانی هەڵوێستان بێمە پرسیار لە خۆمان کەین پێشوی پرسیار لە کردویەکان بکەین باشە بەڕێز ڕێبوار تاالبانی لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبرەوە ئەم هێرشانە بەردەوام لە ئەم گوندە کوردیانە و هەروەها ناوچە کوردستانەکان زیاتر دەبن بۆشای ئەمنی هەیە مەترسیەکانی داعش زیادی کردەوە بەڵام ئەم جارە هێرشی عەرەبی هاوردە بەدار و بەردەوە بۆ سەردانیشتوانی ئەو ناوچانە چی دەگۆڕێت لە یەکدەنگی و هەڵوێستەکان بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان کەرکووک ماوەیەکی زۆرە هەڵبژاردننی تێدا ئەنجام نەدراوە ئەیەمانە کاریگەری لەسەر دەکات کاریگەری تابان بە زۆریشەوە باسم کرد لە سەرەتاوە ئێستاکەمەکەنە دەستکەوتێک پروپاگندەیەک کەوەتا عەرەبی عەرەب و خۆیانەکەنە خاوەندارەتی کەرکووکەکەن خاوەن ماڵیشەکەنە میوان کە کوردی ڕەسەنە ئەمە بەکاری دێنن تەبانە بێتە پروپاگندەیەک بۆ ئەو عەرەبە شۆڤینیانە و هاوردانی کە نامۆن بە شاری کەرکووکەوە پاڵپشتێکە بن بۆ پرۆسێ بۆ پروپاگندەیە ئەکیت یعنی ئەمە بۆ ئەوانە بێتە دەستکەوت بەڵام بە پێچەوانەوە بۆ کورد دەبێتە پەرتەوازەی بۆ کورد دەبێتە پەرتەوازەی دەنگ پەرتەوازەی یەک هەڵوێستی پەرتەوازەی ینی یەک ئامانجی ئەوە تەبانەڵەتە کوردیش لەو کاتە کوردی خەڵکی کەرکووک ئەو متمانەی بە هیچ حزبێکی سیاسی کوردستانی نامێنێ بۆ مافی خۆشێتی لە مۆلاوە سقەیەکی پێ نامێنێتەوە هەڵوێستی تر وەرگێ ئەوە خەتای ئێمەیە کە ناتوانین پاڵپشتی و دامێکی کوردانی خۆمان بکەین و شۆنانە بەڵێ بەڕێز ڕێبوار تاالبانی ڕاوێژکاری سەرۆکی حکوومەت یاریمی کوردستان بۆ کاروباری ناوچە کوردستانیەکان زۆر سپاس